نزیک دەبینەوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆز هاوڵاتیان بۆ پێداویستەکانی چەند ڕۆژی جەژن ڕوو لە بازاڕ و شوێنە گشتیەکان دەکەن بۆ دابینکردنی پێداویستەکانیان. چەرەساتیش یەکێکە لە پێداویستەکان لەلایەن هاوڵاتیانەوە بۆ ڕۆژانی جەژن و بۆنەکان. بە زۆربەی گڵۆبڕۆژە خواستی لەسەر بوو زۆر بەزیستا لە چاو جارانە زۆر کەم بۆ بەهۆی ئەم مۆزەی کۆرۆنایەوە کە نەماوە گڵۆبڕۆژە چۆن گڵۆبڕۆژە لە سینەوەی دیا لە ئێرانەوەیێت بەهۆی ئەم داخستنی سنوورە ئەو خواستی لەسەر نەماوە. خەڵک زیاتر جۆرەکانی بستا کڕێ تێکەڵا کڕێ گازۆ کڕێ بەیامەکرەم چەرەسانە زیاترە ڕۆ لە کاتی بەرەو جەژنانە. نرخ لە کارگە و دوکانەکانی فرۆشتنی چەرەسات بە پێی تایبەتمەندیەکەی گۆڕانکاری بەسەردادێت لە جۆر و چۆنێتی. فستق، گازۆ، بایام، ناوکە کوولەکە، ئیتر گڵۆبە ڕۆژە، ئیتر شتەکان هەمووی برژێنین ئەمووی. بەس نۆک نابرژێنیە، نۆگی ئیشی ئێمە نییە. نۆک و گەنمەشامیەوە ئێمە نیە، ئەمە بە کارتۆ نەمانە ئەو نۆکە و شتانە. بەس ئیتر شتەکانیشمانە ئیتر بە پێینە کوالێتی ئێمە نزمە هەیە بەرزە. نەوەک ئێکسپایر بوو بێ، بەس ئەوەیە کوالێتیان هینە ئێوە شتیوە کوالێتی نزمە. حجمی بچووکە یان حجمی پڕ نییە. سەق و گازۆ زۆر چاکسەر بەبێ لەگەڵ ناوکە کوولەکە و گڵۆبەڕژەوە هیچ حجمی گڵۆبەڕژار باز ناکرێ ئەوەی نیتیانە. بەس بە تایبەتی یانەی بڵێن ئەوانەی کە مارکێت و شتەی بە شتە وەسەتەکانە بە ناڵێن خراپ. خواست و داواکاری لەسەر چەرەز بە تایبەت لە بۆنە و جەژنەکان زیاد دەبێت. ئەم ساڵیش بە پێی وتەی فرۆشیاران لەلایەن هاوڵاتیانەوە داواکاری لەسەرە. محەممەد حسەین، گەلی کوردستان، سلێمانی.